حەزم لەوانە چکە دارێکی دەورەمەندە مەسەن لە ڕووی دەمار و ڕنگ و ئانە چی زۆر جوان لێ دروست دەبی. وڵی تقریبان 11 سارە دەستم بەو ئیشەی کردیە زۆربەی شەکانژان ناماری خۆم دەیکەم ئەو کەلوپەلانێک کە بەکارژێنیم زۆربیان داری پالێتن یان دارێ مەسەن پێشتر لە ئیشتکە بەکار هاتیە فڕێ دەدرێ ئەوان بەکاردەینەوە یان هەیە تەڵەبیە دەکە داویشتی دەکە داریش لەگە خۆی دەینی هەر داریوی بەکاردەینم. زۆر باشە ئەی کاک ئەلی تۆ ئەم کەلوپەلانە کە بەکاردێنیەوە چی لێ دروست دەکەی؟ تەنیا دیکۆر و مۆبیلیاتە یان شتی تریشە؟ وڵی زیاتر مۆبیلیات و شتی نامارە مەسەرە مێزە کورسیە یان هەیە داوای جێغازی دەکە یان مەرکانە ئەو شتانێک کە بەخۆم لە ماری خۆم پێویستمەیان خوشک و برایەکانم جاروێ لەسەر سۆشەل میدیا و یوتیوب و ئانە شتی دەبینن لە باتی بچ بکردن بە خەرچکە برێن لێیان چاکەن ئەم لێیان چا دەکەم. باشە چۆم و بیرۆکەی ئێرت بۆ هاتکەوە با بڵێن سەربانی ماڵەکەت بکەیە دوکانێکی بچووکیان با بڵێن وەکو کارگەیەکی پیشەسازی بچووکە چۆن بیرۆکەی ئەوت بۆ هات؟ وڵی بەچی دەستم پێکرد بچ پێم گوتی پێش ئەوەی دەست بە و ئیشەی بکەم حەزم لە مەرکان و ئەوەش بگور و ئەوانە بوو ڤیددیوەکەم دیت لە داریان دروست دەکرد مەرکان ئەمش دارم هەبوو لە مارێ ئەشا و ماوادم کرد برێت چەکوچ و بزمارم شار و ئانە دروستم کرد. ئەو کاتیکە دروست دەکە هە لە غورفەی سەرێم دروست کرد برێت تۆ نەتۆزی ئەوەندە زۆر بوو نە دەنج و جیاز و ئەوەندە زۆر بوو لەوێ دەستم پێکرد دوایش بەرە جیازم کڕی و ئەشام کڕی هە لە غورفەم دانا دوایژەوە بۆ ئەو خانیم بەجێژ هاتمە ئێرە ئەو خانیە الحەمدولیلا بە خۆم دروستم کرد کە دروستشم کرد حسابم لۆی کرد کە لە سەبانێ برێ جێ شوا دروستکەم لە خۆم بیکەمەوە شەشی گچکە لێش هەر بەیتونەکەم لە ناوەندێ دروست کرد و برێ معازلم کردیەوە بێ هەم دەم کەم ستە خوارێ هەم تۆز نەستە خوارێ لێرەش تقریبا بەرە جیهازم کرد بەپێی پێویست ئەتا ئەو بەشەی لێ دروست بوو ئێستا الحەمدولیلا زۆربەی ئەو جیهاز و ئەشیانم هەیە کە بتانم شتی پێ دروست بکەم. وەکو دارتاشی کە بەدەستم بە دارتاشی کرد دارتاشی زۆر پێویستی بە جیهاز و شتی وایە وەی لێ هات حەزەکەم لۆ دروست بوو لۆ کڕینی جیهاز و خڕکردنەوەیان ئێستا زۆر جار مەسەلەن لە جیان لە ئۆنلاینی بیان لێرە بی لە بازار و ئەوانە هەندێک جیهازی قەدیم دەبینم بەس بە تایبەتی ئەوانەی بەدەستی مەسەلەن چەکوچە یان دەرنافیزە یان برێ ڕەندەی دەستی ئەوانەیە هەیە مۆدیلیا قەدیمە کەونیشندیان کڕم نوێیان دەکەمەوە لەکنە خۆم لەوانێ زۆریشیان بەکارنێن و چکە جیهازی پێشکەوتومەیە بەس هەلو جوانی لەکنە خۆمیان دێلمە و جارجارش بەکاریان دەینم. باشە ئێستا لە نێو ماڵی خۆت ئەو کەلوپەلانی ناو ماڵی خۆت چەندیان دروستکراوی دەستی خۆتن؟ بەخوای هەیە مەسەلەن ئێستا مێزە چ تەعامم دروست کردیە لەو مواری خۆم مەسەلەن هەندێک شتی گچکە جێی برێی بەهارات و شتیوە یان قادرمەکەم داپۆشە وەکو مەغزەنە چی برێت چاچیوەی ئاوێنم دروست کردیە کەوەنتەری گچکەم دروست کرد نەکەوەنتەر بە زۆر حەشە پشتەوە ئەوانە دروستم کردیە بێزگە لەوانەش خەرچیت کرد مەسەلەن دەوروبەری نێزیکم خوشکە برایە برادەرە ئامۆزایە زۆر شتم لۆ دروست کردینە. باشە هەرچەند ئاماژت پێدا بەڵام تۆ ئەو کەلوپەلانە یاخود ئەو پارچەدارانە لەکوێ بە دیاریکراوی بەدەستت دەکەوێت ینی ئایا کەس برادەرە دۆستی نزیکە پێتەڵێ یان خۆت شوێنەکان پێزانی بە خۆت بەکاریان دێنیەوە جارێکی تر ئەو شوێنانە مەبەستمەوەی لەکوێ دەستت ئەکەوێتن و بە دیاریکراویش کامیان زۆر سوودی هەیە بۆ تو؟ وڵاهی چکە ئیشم زۆر لۆ کەسی نێزیک و برادر ئەوانە کردی ئەوانیش هەشت تەکەوی پێم دەرێن مەسەن ئێستا برادرم هەیە مەشتەلی هەیە هەم جارێ پالێتی لێ زیاد کە تەلەفۆن دەکەن هە بە خۆی لۆم دەینی یان مەسەن برادریت کەم هەیە لە سناع و ئەوانە برێ پالێت و ئەوانیان هەیە کە لەسەریان خڕ دەبتەوە درێ وەرە چەندە دەوێ ببا زۆربەی ئیشەکانش لە پالێتی دروست دەکەم چکە دارەکە برێ هیچ کولفەی نییە و ئەمش جیهازەکانم هەیە تامۆی ڕاستیکەمەوەی چایکەم یعنی وەکو دارەکی دوێ مەسەن کە لە بازاری دەکرێەوە بی زۆربەی ئەو نوعانەیە مەسەلە هەیە شتی تێک دەدا مەسەلەن دیکۆرات ئێستا مەسەلەن دوکانەکە و برادەرم بوو دیکۆرات شوات تێکدا هەندێک داری هەبوو خاوێنیش بوون لە چاوپالێتی زۆر خاوێن بوون گوتی هەندێکم ێگە بێ ببەی دەتەوێت بردم مەسەیان لۆ نمونە داری تەبیعی مەسەلەن برادرم هەیە لە چۆمان و لەوانە مەسەلەن کە وەختی وەرزی دار بڕینەوەوانە نییە قەدیدا جیزی و دار بەڕوو برێی بیهەیە یان تو ئەوانە لۆم دەینن قەدی گچکە ئەوان شتی زۆر جوانێنە دروست دەبی بەخۆم یاین وەکو ئیشکردن زۆر حەزم لەوانە چکە دارێکی دەورەمەندە مەسەلەن لە ڕووی دەمار و ڕنگ و ئەوانە چی زۆر جوان لێ دروست دەبی.